هۆکاری بوونی ژیان لە سەرزەوی و دروستبوونی بارێکی وا کە بوونەوەر بتوانێت تیای دابژی بابەتێکی قورس و ئاڵۆزە و بەڵام بۆ ئەمڕۆ و ئێستای ژیان لە سەرزەوی چەند گرنگە هۆکارەکانی پەیدابوونی ژیان بزانین. هێندە و بگرە زیاتریش گرنگە بزانین مرۆڤ لەگەڵ ئەم دەستکاریکردنەی زەوی تاکەی ژیان لە سەرزەوی بۆ خۆی مسۆگەرەکە. ئێمەی کوردیش لەبەرەوەی لە ژینگەیەکی خاوێن و وڵاتێکی شاخاوی دەوڵەمەند بە سەوزاوی پەروەردەبووین و تا ئەم ساڵانەی دوایش کەمتر کاریگەریمان بۆ سەر پیسبوونی ژینگەکەمان هەبووە، ڕۆشنبیرێکی ئەوتۆمان دەربارەی پاراستنی ژینگە نییە. بەڵام بەهۆی ئەو گۆڕانە سروشتی و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بەسەر کوردستاندا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو داهات ژینگەکەی ڕوبەڕووی مەترسی پیسبوون بۆتەوە، بە تایبەت لەم ساڵانەی دوایدا کە دیارە بەهۆی باشتربوونی باری گوزەرانی خەڵک و کرانەوەی کوردستان بەڕووی بازاڕەکانی گیاندا ڕۆژانە بە هەزاران تەن کەلوپەل و پێداویستی دێنە ناو بازاڕەکانی کوردستانەوە کە زۆرینەی ئەو کەرستانە پاژماوەیان زۆرە. کێشەکە لەوەدایە ئەم گۆڕانە هەمەلایەنەیە هیچ وشارێکی ژینگە پارێزی لەگەڵدا نییە. لە ڕاستیدا ئەگەر بەخۆ نەکەوین و سنوورێک بۆ ئەم دۆخەدانەنین لە ماوەی چەند ساڵێکدا زیانێکی گەورە بە ژینگەکەمان ئەگەیەنین. بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە و چاندنی وشیارەکی ژینگە پارێزی پێویستە بەر لە هەر شتێک ئاور لە بواری پەروەردە بدەینەوە و خێزان و خوێندنگە و کۆمەلگا وا بەیەکەوە گرێ بدەین، بە زووی کار لە یەکتر بکەن و بەرپرسیارەتی گەورەش بە پلەی یەکەم لە ئەستۆی گەورەکاندایە و ئەکرێ ببنە نمونە تانەوەکانیان چاویان لێ بکەن. هەمووتان دەیبینن؟ سێری ئەو ڕسمەکە کوڕی خۆم، ئەو ڕسمە لە هەموو قوتوویەکە، لەسەر هەموو قوتوویەکە، هەموو دەبێکە، هەموو نایلۆنێکە تۆ خۆراکی تیا ڕۆژانە بەکاری دێنی. ئەوە مانای ئەوەی نییە کە تۆ ئەو شتێکە خواردت لای نایلۆنەکە یان دەبەکە فڕێدەی سەرزەویەکەی. مانای ئەوەیە هاتەنەکە خۆڵەکەت بینیوە، مانای ئەوەیە ئەو شتێکە تۆ خواردت تونها بیکوشی، یعنی جوان بیفچقێنی و ئینجا بیخێنە و تەرەکەی خۆڵەکەی. باشە کوڕی خۆم؟ ئێمە وەکو فەرمانبەری شارەوانی ئەم شەقامە پاکەکەینەوە، ناگەینە ئەو سەری شەقامەکە سەی دواکەین وەکو خۆی پیسیان کرێتەوە، وا هەستەکەین هاوڵاتیان سوکایەتیمان پێکەن، داوا لە هاوڵاتیانەکەین ئەو خۆڵ و خاشاکەی دوکانەکەیان بکەنە ناو عەلاگەیەکە و لە شوێنێکی تایبەتە یا لە تەنەکەی خۆڵا داینێن تا کاراسانیمان بۆ بکەن. پێویستەکە تۆ هەڵیگری تا دەگەیە تەنەکەیەکی خۆڵ، ئینجا بیکەیتە تەنەکەیەکی خۆڵەوە. ئەمە هەم ڕێز لە خۆشت دەگری، هەم ڕێزیش لە کارگوزارەکان دەگری. بۆیە پێویستە لەسەر هەر یەک لە ئێمە و لە ئێوەش لە کاتێکی ئێمە پێویستە چ بکە؟ پێویستە ئەوەندە هەستی بەرپرسیارەتی ژینگەی بەقوەت بێ بتوانین ژینگەکەمان لە پیسی و خۆڵ و خاشاک و پیسیەکانی دیکە بپارێزین. باشە بابەگیان فەرموو بچم. مافە ژینگە چییە؟ ژینگە تەنها ئەو مەفهومە نییە بڵێ ئەبێ نەمان بچێنم، تەنها ئەو مەفهومە نییە بڵین گوندەکەم شارەکەم پاک و خاوێن بێ. ژینگە زۆر لەوە فراوانترە، ئەمانەش بەشێکن لە ژینگە. ژینگە لە خۆی لە دوو تەوەرەی سەرەکیە دەبینێتەوە، تەوەرەیەکیان پێڵێن سروشت و تەوەرەیەکیان پێڵێن ژینگەی شارستانی، واتە ژینگە دەستکردەکان. ئەگەر دیراسەتی ژینگە دەستکردەکان بکەین واتە مرۆڤ دەبێتە محوەری سەرەکی، کاریگەری چالاکیەکانی مرۆڤ بۆ دەوروبەر، بۆ بڵین تەسیراتیان بۆ سەرچاوە سروشتێکان. بەڵام کە دیراسەتی سروشت دەکەین مرۆڤ دەبێتە نوقتەیە لە بەحرێ، قەترێ لە بەحرێ. ئەو پەیوەندیانەی لە نێوان زیندەوەرانە، دیراسەتی ئەوە لێکۆڵینەوەی ئەوە پێوترە ئیکۆلۆجی، ئەوەش بەشێکی زۆر سەرەکیە لە ژینگە. پێکهاتەکانی ژینگە بەشێکیان نازیندەگین، خاک و هەوا و ئاو و ڕەشەبا و شێ و پلەی گەرمی و تیشکی خۆر و ئەمانە نازیندەگین، و بەشێکیشی زیندەگیە کە بریتیە لە هەموو زیندەوەران و سەروی هەمویان مرۆڤە. مرۆڤ کارکتەری سەرەکی ئەم هاوکێشەیە. بەشی زۆری ئەو گۆڕانەی بەسەر ژینگەی زەویدا هاتۆ دێت دەستی مرۆڤی تێدایە، بە تایبەت لەم ڕۆی ژیانی ئاڵۆزدا.
مرۆڤی پێشۆڕشی پیشەسازی لەگەڵ مرۆڤی ئەم سەردەما لە کاریگەریان بۆ سەر ژینگە جیاوازن. لە ژینگەی کوردستاندا دانیشتوویەکی کورد تا ناوەڕاستی سەدەی بیستەمیش زیانێکی ئەوتۆی بۆ ژینگە نەبووە. بەڵام لەمڕۆدا هەر یەکەمان ئەگەر وشیار نەبین هۆکارێکین بۆ تێکدانی ژینگەکەمان کەواتە بەرپرسیارەتەکەیش هەر لە ئەستۆی ئێمەی مرۆڤدایە. ئەبێت بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ژینگەکەماندا بکەین و بێباکانە پاژماوەکان فرێن نەدەینە بەردەم و دەور و پشتمان. با بزانم چێ دەتوانی بە من بڵێ بۆچی نابێ شوشە فڕێبێ. ئەمە مەترسیەکی یەکجار زۆر گەورەی هەیە بۆ ئەو گەشتیارانەی کە لەو ناوە ڕۆژگار بەسەر ئەبن بە تایبەتی مناڵان کە چنە ناو ئاوەکەەوە دەست و قاچان ئەبرێ لەبەر ئەوە تکام وایە لەو گەشتیارانە کە ئەچنە ئەو سەیرانگایانە لە گوێ ڕووبار بێ یا لە شوێنەکانی تری گەشت و گوزارەکان بێ و بێدەوارم هێندە هۆشیاری ژینگەیان هەبێ کە بتوانن ئەو پاشەڕۆکانەی کە ئەمێنێتەوە لە بەردەمیانە بیخەنە زەرفە و لەگەڵ خوا لە بیهێنەوە بیخەنە ناو ئەو زەرفەی کە ئامادە کرا بۆ فرێدانی پاشەڕۆکانی ماڵەکانیان. Derfor så er det veldig viktig at når vi nå er på fjelltur, at vi tar med oss all søppel. لەبەرەوەی کە زۆر گرنگە ئێستا من لە گەشتێکی شاخەوانیان هەچی ئەو خۆڵانەی پێتانە بە جوانی کۆی بکەنەوە و کەس فڕێنێ بەلەگە خۆمان نەگەڕێنەوە. Så at det ikke bør bli kastet ut i naturen. Det er for at det ikke lar seg bryte ned. Det blir jord. مەبەستیش لە فڕێنەدانی ئەم شتانە ئەوەیە کە ئەمانە وەکو ژەهروان نابێت تێکەڵ بە خاکەکە بکرێن ئەون بە ژەهر. Hvis du kaster plast og metall overalt ut i naturen, så vil det bli liggende der. Det forsvinner ikke. کێشەکەش لەوایە دەردەکە لەوایە کە تۆ منە فڕێ تێرەوە ئەمانە نابن بەو خاک هەر وەکو ژەهرێکە مێننەوە بەلام ناچن. فەرمووچن بۆچی پاتریتیا بکەینەوە؟ لەبەرەوەی کوڕم سیرکە هەمومان دەزانین پاتری مادەیەکی ژەهراوی تایە. لیتاوی ئەو باتریە ئەگاتە ناخاو. ئەو مادە ژەهراویش تێکەڵ بە ئاو دەبێ ئەو ساکە ئاوەکە ژەهراوی دەبێت. 1 پیل 2 ملیۆن لتر پیزەکە یەک دانە. جا سبەی داهاتوو یەن لەعنەتمانەکە ئەڵێن ئێوە بۆچی ئاوە ژینگەیەکی خاپوورتان بۆ ئێمە بەجێهێشت. شتەکە زۆر ئاسانە بە شۆڤڵ تۆ ئەو شوێنە چاڵ دەکەی حاویەی ستیل هەیە ئەی کڕی لە وڵاتان ئەم کەرەسانی تێەکەیت و ئەخیت بە خاکی سپێری. مامۆستا چۆن ئەو خۆڵ و خاشاکانە جا بکەینەوە؟ جاکردنەوەی ئەو خۆڵ و خاشاکانە زۆر ئاسانە. بۆ لە وڵاتە پێشکەوتەکان لە پرۆسەی پەروەردەوە فێربوون چۆن ئەو خۆڵ و خاشاکانە لێتر جیا بکەنەوە ئێمەش هەوڵدەین فێر بین. Dette er klasserommet til 7A. Vi skal inn her. Og i klasserommet så står det 2 beholdere bakerst i klasserommet. Det ene er merket med at det skal være papir, og det andre er merket med at det skal være restavfall. Og så er det opp til lærere og elever å kaste riktig i riktig beholder. Papiret tar de selv og bærer ut til papircontainer, mens renholder tar seg av å tømme denne beholderen som er restavfall. ژوورێ بۆ یاغەکەین و شەوێتیایە ئەنوین ئەو هەمووی موادی سەرەتانیە. گڵۆپێک دەشکێ ئێمە لە شوێنی خۆمان ناجۆڵین ئەوە هەم ئۆکسیدی جیوەیە ئەبێ ڕاکەی لەو ژوورە. خراپترین و ترسناکترین ژەهر لەسەر ئەرزە جیوەیە. Velkommen til skolens kjeller. Her lagrer jeg lysrør. Vi trenger lysrør til å sette lampene i taket, men brukte lysrør tar vi vare på. Vi legger dem inn i de samme eskene som vi får levert lysrør i. Etter hvert så tar vi eskene, vi teiper dem sammen på toppen, og når vi året etter bestiller nye lysrør, så tar leverandør de gamle lysrørene med seg tilbake. Vi har mange typer lyskilder. Oppi her så har vi mini-lysrør.
Grunnen til at det er så viktig at dette leveres tilbake, det er at det inneholder kvikksølv. Vi vil ikke at kvikksølv skal gå ut i naturen. Det finnes en fabrikk i Sverige som tar imot lampene, og de gjenvinner kvikksølvet, slik at det ikke er til skade. Hvis jeg får lov til å ta med en siste ting, så vil jeg fortelle at maling, vi har mange malingsspann også her inne på mitt verksted, står på gulvet her. Det leverer vi også til et spesielt mottak, for det er farlig at dette blir lagt ut i naturen. ئەوەی من بیزانم لە 1970ەوە پەروەردەی ژینگەیی تەبەناکرا لە ئەوروپا و لە رووسیاش. Det står i læreplanen vår at elevene skal lære å sortere søpla for at vi skal kunne ta bedre vare på miljøet vårt. Foreløpig har vi bare kommet dit at vi sorterer papir, matavfall og vanlig søppel, men det kommer nok til å komme at vi skal ta vare på plast og andre ting også og kaste de for seg. لەوانەیە زۆر کەس هەبێ بۆ نمونەیان هەندێک کەسمان هەیە خوێنەواریان نییە. ناتوانانی شتەکان بخوێنەوە، بەڵام خۆ ئەوە ڕەسمە چاک تێدەگەن ئەتوانن بەو ڕەسمەوە ئیشەکەی پێ بکەن. باشە با بەگەن ئەویش بیخە ناوتەنەکەی خۆڵەوە. De fleste norske barn, eller alle barn i Norge, de får egentlig grunnleggende opplæring i å ta vare på miljøet sitt helt fra de begynner i barnehagen. Det gjør de gjennom lek og gjennom læring. ڕاستی ئەمەوەکو پەروەردەی سلێمانی بیرمان لەوە کردوێتەوە کە داوا بکەین لە وەزارەتی پەروەردە ئەم بابەتی ژینگە ببێتە بابەتێک یان خوانەیەکی سەرەکی لە قوتابخانە خوێندنگەکانە بخوێنرێت لە قۆناغی بنەڕەتیەوە. ئەمە زۆر گرنگە و لە لای ئێمە بۆتە خەمێک، چونکە بەڕاستی ئەمڕۆ ئەو بابەتانی کە زۆر گرنگ و هەستیارن، ئەم بابەتانی کە پەیوەندی تەواوی هەیە بە ژیانی مرۆڤەوە، مرۆیچێک لەوانە ژینگەیە. بۆی ئەمەش هەوڵەین لە داهاتوە ئینشاڵڵا بەرنامەیەکی وەدا بنرێ بۆ ئەو وانەیە بخوێنێ لە هەموو قوتابخانە خوێندنگەکانە، چونکە بێگومان کەسانی بەتوانا و شارەزا هەیە بۆ داڕشتنەوەی بەرنامەیەکی وە کە ئەم بابەتە بێتە بابەتێک و وانەیەکی سەرەکی لە قوتابخانە خوێندنگەکانە بخوێنرێت. لێرە من دەستم کردووە بە یعنی پرۆژەیەکی وە، بەڵام ئەم پرۆژێ ئەوەندە گەورەی بە کەس ناکرێت، بێ کەس ناکرێت ببێتە بڵین دەرسێکی ژینگەیی. گوێ بگرە با بگەن ئێسامێ پرسیارێکتان لێ بکەم. ئەو بەرپرسیارەتی ژینگەی کە لەسەر شانی ئێمەیە چۆن بە بەرامبەرەکەمان ڕابگەنیان چۆن بە خەڵکانی بڵێن؟ مامۆستا بە قسەکردن و ئامۆژگاری. مامۆستا بە ئاماژە. مامۆستا بە نووسین و بڵاوکردنەوە. I think in simple terms you can sum up this psychological principle by saying actions speak louder than words. That is, if we tell children to do something, very often they listen, but if we tell them to do something and we ourselves don't do it, children don't tend to learn that behavior. But if we act in a specific way, children very quickly learn to imitate. That is, they acquire behaviors that they observe much more rapidly than information we give to them by speaking or writing. چەندین شێواز و ڕێگە هەیە بۆ گەیاندنی زانیاری و فێرکردنی مناڵ، وەک دەرکەوتووە کاریگەرترینیان لاساییکردنەوەی ڕەفتارە. کاتێک بمانەوێ پەیامێک بە مناڵێک بگەێنین هێشتا سەر پێ نەکەوت بێ، ئەبینین شیاوترین ڕێگە ئەوەیە بە شێوەیەکی کارێکی ئەوەی مەبەسمانە لە پێشچاویدا ئەنجامی بدەین. ئەم مناڵە ئێستا ناتوانێت سادەترین وشە دەرببڕێ، واتە بێبەشە لە قسەکردن و نووسین و تەنانەت لە ئاماژەش تێناگا. گەر قاپ و کەوچکێک بخەینە بەردەمی و پاشان بۆی بنووسین، ئەم کەوچکە بکێشە بە قاپەکەدا هیچ کاردانەوەیەکی نابێ. خۆ ئەگەر بمانەوێ بە قسە یاخود بە ئاماژە هەمان داوای لێ بکەین، بێگومان کاردانەوەی نابێ. بەڵام هەر کات بە بەرچاویەوە کەوچکەکەمان کێشا بە قاپەکەدا، پەلەی ئەوەیەتی لێمان وەربگرێت و هەمان کردار دووبارە بکاتەوە. دەرەنجامی ئەم تاقیکردنەوەی بۆ ڕەفتاری مناڵی گەورەتر و تەنانەت گەورەش هەمان شتە. لەبەرەوە چاندنی هەستی بەرپرسیارەتی بەرامبەر ژینگە لە ئەستۆی گەورەدایە. واتە کاتێک مناڵێک کەسێکی گەورە دەبینێ، پاژماوەیەک لە ئۆتۆمبیلەکەیەوە فڕێ دەداتە سەر شەقامەکە،
لە هزریدا ئەو دیمەنە دەچەسپێ و ڕەنگە دووبارەی بکاتەوە. ئەگەر هەمان کەس بە بەرچاوی ئەو مناڵەوە پاشماوەکە بخاتە سەبەتەیەکی خۆڵەوە، بێگومان مناڵەکەش چاوی لێ دەکا، واتە بەشێکی زۆری ڕەفتاری مناڵ لە ئەستۆی گەورەدایە. کاتێک دەچیتە سەیرانگەیەک و خۆڵ و خاشاکی ئەو ڕۆژەت کۆ دەکەیتەوە و دەیخیتە کیسەی تایبەتەوە، بێگومان بە مناڵەکانیش چاو لە تۆ دەکەن. ئەمە هەلێکی باشە ئەم زمانە ڕەفتاریە کاریگەرە بگوازرێتەوە بۆ دەستگا پەروەردەیەکان، چونکە مناڵ هەرزوو ئاوێتی پرۆسەی پەروەردە دەبێ، جا چ باخچەی ساوایان بێت یا قوتابخانە و خوێندنگە بێت. لەم ڕوانگەیەوە دەکرێت لە ڕێگەی پرۆسەی پەروەردەوە ئەو نەهامەتیانەی ڕویان کردوتە کوچە و شەقام و سەیرانگەکانمان چارەسەر بکەین. خۆی پێویست واکەکەەوە ئەو زبڵ کە لە بەردەم ماڵانەوە دەست پێکات جیاب کرێتەوانێ و ئێستا زۆرمان بیسومانەکەەوە لە وڵاتانی تر لە شوێنە شارستانیەکان پێشکەوتەکان هەر لە بەردەم ماڵانەوانە جۆری ئەو زبڵەجیا ئەکرێتەوانێ بۆ ئەوەی کاری دووبارە بەکارهێنانەوەی یاخود چارەسەرکردنی ئاسانتر بێ، بەڵام داخۆ لای ئێمە زۆر بە شێوەیەکی ساکار و سەرەتاییانە ئەکرێت. ئێمە پێویستە سوود لە ئەوزمموی ئەوان وەرگین بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆمان. بۆ نمونە ئەتوانین ئەو زبڵێکەوە هەمانە چۆن ئەوان دووبارە بەکاری هێنەوانێ لە ژیاتی ئەوەی کە بێتەوەی سەرچاوەیەک بۆ پیسکردنی ژینگە و گاندنی مەترسی بۆ سەر تەندروستی هاوڵاتیان بکرێت بە سەرچاوەیەک بۆ مەوادی ئەوەلی بۆ زۆر لە پیشەسازیەکان. بۆ نمونە ئەو مادە ئۆرگانیکەوە لە زبڵا هەیە بەکار بهێنرێتەوانێت بکرێت بە پەین و بۆ کشتتوکاڵ بەکار بهێنرێت، هەروەها ئەو کانزانی کە لە زبڵەکە هەیە بۆ نمونە لە قوتوەکانی ئەلەمنیۆم و کانزەکانی تر بە شێوەیەکی گشتی بەکار بهێنرێتەوانێ و لە سوودی وەرگێ بۆ مەبەستی پیشەسازی. هەروەها ئەو شوشانەی کەوا فڕێ ئەدرێت ئەتوانێت بەکار بهێنێتەوانێ و ژنگەی لە زیاتی ژنگە پیسکار بێتە هۆی ئەوەیەوە سوودی لێوەربگیرێت و ئیسفادی مادی هەبێت و لە پیشەسازیە بەکار بهێنێتەوانێت. هەروەها زۆر لەو زەبڵی کە دەرئەچێت لە مەوادی پلاسیکیەوە لە کاغەز و کارتۆنەوە هەیە، ئەمانە هەمووی ئەتوانێت بەکار بهێنێتەوانێت و سوودی لێوەربگیرێت و نەبێتە هۆی ئەوەی کەوا ژنگەمان بۆ پیس بکات. ماستاتوان خۆڵ خاشاکەی شارمان پیشان بن؟ بەڵێ لە مەجال